الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. بريزان خوش حالم لا وانية كم لسورة الانفطار بخزمتان بقمو بس رزامندي خواهي قوري وهي وادان مئوي عزيز سودي لور بقن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إذا السماء انفطرت وإذا الكواكب انتثرت وإذا البحار فجرت وإذا القبور بعثرت علمت نفس ما قدمت وأخرت. بەخۆشەویستان وەکو معلومە سوورەتی الانفطار ئەویشان سوورەتێکی مەکیە بترتيب نزول والله أعلم كزانان دفرمون 82مین سوورەتەکەوە دابەزیە. ئیتر وەکو معلومە ئەویش لە سەرەتادا بە چەند ئیدایەکی شەرتی دەست پێ دەکا ئەگەر ئەوە ڕوویدا ئەگەر ئەوە ڕوویدا ئەوە لەو حاڵەتەی کاتێکەوە قیامەتدا دێ بە ڕوودانی ئەو ڕووداوانی کە خوای گەورە ئاماژەی پێ دەکا لەو حاڵەتەی ئینسان لۆی بەدیار دەکەوی کەوا چی بە پێشە خۆی یەخست چشی بە دوا خست و چ ئاسار و شوێنەوارش لە دوای خۆی بەجێهێشت. ئەوجا خوای گەورە سوبحانەوە وتەعالا وەکو خیتابێک کە تەوجیهی ئینسان دەکا بە تایبەتی ئەوانەی کەوا بێباوەڕن بەرامبەر بە خوای گەورە و بێنمەکەن بۆی کەوا ما غەڕەکە بڕەبیکە الکەریم، ئەو خوایی کە سوبحانەهو وتەعالا خەڵقی کردی و بەو هەموو ڕێک و پێچیە. ئەوجا لەگەڵ ئەوەش ئەو ڕۆژەی کەوا ڕۆژی قیامەتەوە خوای گەورە لەسەر زمانی هەموو پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام تەئکیدی لەسەر دەکاتەوە کەوا تەواوکەری ژیانی دنیای و ژیانی حەقیقی و ڕاستەقینە لەوێ دەست پێ دەکا. ئەوجا لەگەڵ ئەوەش ئەو هەموو بەڵگە و دەلیلە لەسەر زمانی پێغەمبەران ئەوجا هەر بە درۆی دەزانن وەلعیاذ بالله و کاری لۆ ناکەن لە کاتێکدا کەوە ئەو ئینسانە لەو کاتێکەوە مکەلەفە ئەوە خوای گەورە چاودێری لەسەر داناینە ئەو مەلایکەتە بەڕێزانەی کەوا ئاگادارن بە هەموو هەڵس و کەوتەکانی و بە هەموو حرەکات و سەکەناتی و هەمووی لەسەر تۆمار دەکەن. ئەوجا خوای گەورە دیارە عاقبەتی خەڵکی باز دەکاتن حەسەب ئیمانیان و یاخود ئیمان نەهینانیان کەوا مەسیر و چارەنووسیان دیارە جیاوازە، ئەویان لە نەعیمە ئەوی دیکەیان لە جەحیمە. بەڵێ ئەو ڕۆژەی کەوە خوای گەورە لە دووسێ ئاەتەکەی کۆتاییدا ئەوجا وەکو گەورەکردن و بە گەورەزانینی ئەو ڕۆژە و تاوەکو ئێمەی مسلمان یاخود ئێمەی ئینسان بەگشتی هەندە بە گەورەی بزانین کە خوای گەورە حسابی لۆ کردیە. دوو جاران لەسەرێک دەفەرمین وما ئەدراکە ما یەوم الدین ثم ما ئەدراکە ما یەوم الدین. بەڵێ ئەو ڕۆژە ئەوجا بە وەسفێک وەسف دەکا کەوە ئەو ڕۆژە هیچ کەسێک هیچ نەفسێک هیچی پێ ناکرێت لەوە نەفسێکی دیکە هەموو فەرمانیش دەگەڕێتەوە لۆ لای خوای گەورە. بەڵێ ئەوجا یەکەم ئاەت خوای گەورە دەفەرمی ئیذا السەماء انفطرت، کاتێکەوە ئاسمان انفطرت واتە ئەو ئاسمانە لەت دەبی. دیارە دەربارەی فەرمودەش وەکو دەربارەی ئەو سوورەتەی هاتیە لەو فەرمودەیەکەوە ئیمامی نەسائی ڕوایەت دەکا لە جابر دەجێڕێت خوای لە ڕازی بی دەفەرمی قام معاذ رضي الله عنه فصلى العشاء الآخرة فطول. دێ جارێکیان دیارە معاذ خوای لە ڕازی بی پێش نوێژی لە بۆ کەسانێک کرد بە نوێژی عیشا ئیتر درێژی کردەوە نوێژی عیشای. پێ سەلەم فەرمووی ئەفەتان یا معاذ ئەفەتان یا معاذ. دوو جاران لەسەرێک فەرمووی ئایا معاذ ئەتوو دەتەوێت خەڵکی بە فتنە ببەی؟ ئایا دەتەوێت خەڵکی تووشی فتنە بکەی؟ أين كنت عن سبح اسم ربك الأعلى والضحى وإذا السماء انفطرت؟ لبرتي أتلو بآجاي لويك أو سورتان ناخيني سبح اسم ربك الأعلى والضحى وإذا السماء انفطرت. كأوج براستي درسك كوا بيشت هم مسلمان درسي ليور بقن لبروي لنواجي جماعة ديارة همو نوعي ليا خلشي اختيارو بكوتي ليا مندالي ليا نخوشي ليا ئیتر حقەتەن دەبی ئینسان مراعاتی ئەوانە بکە نابی نوێژەکە ئەوەندە درێژ بکاتەوە کەوە بەس حیسابی خۆی بکە بەڵکو وەکو پێ فەرمووی خەڵکی نابی تووشی فتنە بکەن ئەوەندە بخێنی کەوە وەکو سوورەتی سەبح اسم ربک الأعلى و سوورەتی الضحى و سوورەتی ئیذا السەماء انفطرت کە ئەوەش بەڕاستی وەکو گوتمان پند و ئامۆژگار لێ وەردەگیرێ. بەڵێ ئەوجا وەکو یەکەم ئاەت ئیذا السەماء انفطرت خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەو شێوەیە دەست پێ دەکات فەرمی کاتێکەوە ئاسمان لەت دەبی
انفطار دیار بمعنى انشقاق ديتن كاتك وآسمان لد دبي أو ذا انشقاق لد بوني آسمان لبو أويكوا لهيبتي خواي جورة سبحانه وتعالى لو روجدا وياخذ لبو دابزين ملائكة وكو خواي جورة سورة الفرقان دفن يوم تشقق السماء بالغمام ونزل الملائكة تنزيلا لبو دابزين ملائكة يعني لهيبتي خواي وكون دقل مفسرين دفرمون إتر إذا السماء انفطرت وإذا الكواكب انتثرت وكاتك أستيركان برشو بلاو دبنو دكو نخواري كاتكوا أستيركان أو أستيرانكوا إما همومان ديبينين كاتكوا بوشيوي چەندەدا مەزراوە لە ئاسماندا چەند بە توندی لە خولگەکەی خۆی دەسوڕێتەوە بەبێ ئەوەی بە هیچ شێوەیەک لە خولگەکەی خۆی دەربچیتن بەڵام کاتێکەوە ڕووداوەکانی ڕۆژی قیامەت دەست پێ دەکاتن ئەو نظامە دەگۆڕێ هەموو ئەو ڕووداوانە ڕوودەدەن یەک لەو شتانش ئەوەی کەواکب و ئەستێرەکان لە خولگەی خۆیان دەردەچن دیارە کەواکب بەو ئەستێرانە دەگۆترێتن لە دەوروبەری ڕۆژ دەسوڕێنەوە لە بۆ نمونە مەسەلەن ئەو عادەی ئێمە لە سەری دەژیان پێگوترێت کەوکەب الئەرض دەبەرەوەی لە دەوروبەری ڕۆژ دەسوڕێتەوە و لە ڕووناچی خۆی لە ڕۆژ وەردەگریتن ئیتر ئەوەیەکەوە لەو ڕۆژەدا وئیذا الکەواکب انتثرت واتە لەو خولگانەی خۆیان دەردەچن و ئەو نیزامە تێک دەچن و بەردەبنەوە پەرش و بڵاو دەبنەوە لە پاشان دەفەرمی وإذا البحار فجرت وكاتكوا درياو زرياكان تيكل دكرينو انفجار دكن ديارة معلومة انفجار كردن وكلا خواهي سبحانه وتعالى سورة التكوير فرموي سجرت ديارة انفجار كردن تسجير كردن أو كوا وكوزانان بوشي وصفي دكن ك دەریاکان هیچ بربەستێک لە نێوانیان نامینێ هەمووی تێکەڵی یەکتر دەبن و ئەو جات تەقینەوە ڕوودەداتن و والله عالم ئەو بورکان و ئەو ئاگرەیکەوە لە ناو جەرگەی زەویە هەڵدەقۆڵێ لە هەموو جێگایەک و لە زمنی ئەوانش لە بەحر و محیطاتەکان هەڵدەقۆڵێ و ئیتر ئەو بەحرانە دەبنێ یەک پارچە ئاگر دەتەقنەوە وإذا البحار فجرت وپاشان وإذا القبور بعثرت وكاتكوا گۆڕەکان سەرەوژێر دەکرێن و ئەوانەی کەواتەیاندا شاردراینەوە لە مردیەکان هەمووی دێنە دەرەوە دیارە بعثرت سەراوژێرکردنە بعثرت وەکو لە زمانی عەربیدا بە معنای ئوثیرەت دێ واتە سەراوژێر دەکرێتن و ئەوەی کەواتەیدا لە ناخی زەویدا شاردرایتەوە کەوە لە ئادەمەوە هەتا ئاخر کەس کەوا لەسەر ڕووی زەوی دەژیە و دەمری و دەشاردرێتەوە ئیتر کاتێکەوە سەراوژێر دەکرێ ئەو قەبرانە ئەو مردیانە و ئەو ئێسک و پرووسکە و ئەو بەقایەی ئینسانە کە بە تەئکید دەمینێتن بەقایەکەی لە عوجب الذەنەب ئیتر هەمووی کاتێکەوە سەراوژێر دەکرێ ئەو قەبرانە هەمووی دەردەهێنرێن و ئەو قەبرانە ئەو مردیانەی کەوا لە ناویدا هەمووی دەردەچن و ئیتر ئەو ڕۆژە ڕۆژی زیندی بوونەوەیە لە دوای ئەوەی کەوا خوای گەورە ئەو ئینسانە زیندی دەکاتەوە و ڕوحی دەکاتەوە لاشە ئەوجا لەو حاڵەتەی علمت نفس ما قدمت وأخرت ئیتر لەو کاتە کەوا زیندی دەکرێتەوە ئەوجا ئەو کاتەیە هەموو نەفسێک لەو کاتە شریتی ژیانی خۆی لە بۆ لێ دەدرێتەوە و نامەی کردەوەکانی دەدرێتەوە دەستی و ئیتر هەموو ئەو شتانی کە کردیتی ئەگەر بەخۆشی لەبیری کردبی بەڵام لای خوای گەورە لەبیر نەکرایە و مەلایکەتەکان لەسەریان تۆمار کردیە و ئیتر هەمووی بە حرەکات و بە سەکەنات و بە خەواتیرەوە بە هەموو تەفاسیلەوە هەمووی مەوجودە ئەو کاتە دەزانی کەوا چی بە پێشە خۆی یەخستێ و چش ئاسار و شوێنەواریش لە دوای خۆی بەجێهێشتیە بەڵێ ئەوەی کەوا پێش خۆی یەخستە دیارە لە چاکە و یاخود لە خراپە ئەوەی کەوا لە دوای خۆی بەجێهێشتیە لێرەدا زانایان بە دوو شێوە لێچیت دەنەوە ئەوەی کەوا بەجێهێشتیە لەو چاکانەی کە پێویست بوو بیکە کە نەی کردی ئەویش وەکو گونا لەسەر تۆمار کرایە و هەروەها لەو خراپانەی کە پێویست وابوو نەیکە ئەو کردی و یاخود ئەو خراپانەی کەوە خەریک بوو بیکە لە ترسی خوا نەیکرد بەخێر لەسەری نووسرایە و لە پێناوی خوا تەخیری کرد و نەیکرد ئەویش بەخێر لە بۆی نووسرایە و ئەویش دەبینیتەوە و یاخود وأخرت ئاسار و شوێنەواری کار و کردەوەکانی خۆی واتە کەسانێکەوە
لە ژیاندا کار و کردەوەی چاک دەکەن کەسانێک ئیقتدایان پێ دەکەن کە دەشمرن ئاسار و شوێنەواری وان دەمینێ و خەڵک کە ئیقتدایان پێ دەکەن چاوێن لێ دەکەن لە بۆوان هەر خێر دەنووسرێ و کەسانێک خراپەکاریش کاتێکەوە کار و کردەوەی هەندە خراپ دەکەن دەبنە پێشەنگ لە بۆ خەڵکی لە بۆ کاری خراپ لە دوای مردنی خۆشیان کاتێکەوە کەسانێک لاسایی ئەوان دەکەنەوە لە خراپەکانیان ئەوە ئاسار و شوێنەواریان عینی وەکو لە سوورەت یاسین دەفەرمیتن و ئاثارەهم هەمووی لەسەریان دەنووسرێتن لەو ڕۆژەی عینی دەیبیننەوە ئەو جا خوای گەورە دەفەرمی یا ئەیها الئینسان ما غەڕەکە برەبیکە الکەریم بەڵێ خوای گەورە ئەو خیتابە تەوجیهی ئینسان دەکا بە گشتی بە تایبەتی کەسانێکی بێ باوەڕ لەبەر ئەوەی باز لە کەسانێکی بێ باوەڕ دەکاتن کەوە غەڕەکە برەبیکە الکەریم کەواتە بەو شێوەیە خوای گەورە دەفەرمیتن ئەی ئینسان چ بوو ئەو شتێکەوە ئەتووی هەڵخەڵەتان بەرامبەر بە پەروەردگارت ئەو پەروەردگاری کەوە ئەلکەریمە ئەو پەروەردگاری کەوە بەخشندەیە ئەو پەروەردگاری کە ئەو هەموو چاکەی لەگەڵ کردی چ بوو ئەتووی هەڵخەڵەتان چ شتێک بوو ئەتووی هەڵخەڵەتان بەرامبەر بەو پەروەردگارە بەڵێ ما غەڕەکە برەبیکە الکەریم واتە چ شتێک ئەتووی هەڵخەڵەتان چ شتێک وای لێ کردی کەوە پشت لەو خودایە بکەی سبحانه وتعالى چ شتێک وای لێ کردی کەوە کوفر بەو خودایە بکەی ئەو خودای کەوە ئەلکەریمە بەرامبەر بە تۆ ئەو خودای کەوە ئەو هەموو چاکەی کردێ لەگەڵە تۆ ئەو خودای کەوە لە عەدەمەوە ئەتووی هینا وجود وەکو لە ئاەتەکەی پاشتێک سەرفەرمێ الذي خلقك فسواك فعدلك جا هەندێک لە زانان دەفەرمن هەر وەڵامەکەی لە ئاەتەکەیدا هەیە کەوە ئەو خودای کەوە الکەریمە کەڕەم و ڕێزی خوای گەورە وای لێ کرد ئەتوو هەڵبخەڵەتەی واتە ئەو هەموو ڕێزەی خوای گەورە ئەوجا کاتێکەوە تو گوناهت دەکرد خوای گەورە ستری دەکردی کاتێکەوە تو خراپەت دەکرد خوای گەورە سەبری لەسەر دەگرتی و دەم و دەست عەزابی نەدەنار ئەو هەموو چاکەی خوای گەورە وای لێ کردی کە تو هەڵبخەڵەتەی وياخذ شيطان أتوي هالخلطان وياخذ نفسي أمارة بالسوء أتوي هالخلطان برامبر بو خداي كوا بيوز بو ملكتبي برامبري أو خداي كوا الذي خلقك فسواك فعدلك أو خداي كوا لعدمه أتوي هنا وجود أو خداي كوا فسواك وتتسويي كردي وتزور جوان ريشي خستي ودياي كردي ولا جان لبراني ديكا أو خداي كوا تسويي كردي وكزانان بوشي ولا شدنا فسواك وأبلغك الغاية المقضية لك فجعلك تاما مستويا بالغا الغاية المقصودة من خلقك وصنعك كواتا أو خداي كوا هندبة جواني وبريكو بيتشي واتا أو جوانو ريكو بيتشي لنا همو مخلوقين كوا بتو بخشرا وكخواي قوري دفن لقد خلقنا الإنسان في أحسن تقويم بالله ساكترين شي وخواي قوري خلقي كردي أو خداي كوا زور بريكو بيتشي خلقي كردي أو خداي سبحانه وتعالى كوا هموش تكان لزيقاي خوي خلق كر لبود فعدلك وهروها هر عضويك لعزايا كانت خوي قور سبحانه وتعالى أوندي كبيويز بو لخلاياو لاهتمام خوي قور بي بخشيا واتا لموادو لخلاياو لبيداويستي هر عضويك لعزوكانيتو خوي قور بعدالة بي بخشي كواتا أوندي كوا لبون مونا أوي كوا دماغ بيويستي بي لإنسان دا ئەوەندە خەلای پێویست بی ئەوەندە مەوادەی پێویست بی ئەوەندەی پێبەخشی ئەوەندەی کەوا عین و چاو پێویستی بی بوو لە عناسر لە مەواد لە خەلایە خوای گەورە پێی بەخشی ئیتر هەر یەک لە عەزوەکانت خوای گەورە بە عەدالەت پێی بەخشی لە جێگای خۆی پێی بەخشی بە ڕێکوپێچی پێی بەخشی ئیتر لە خەڵقکردنی تو ئەو پەڕی عەدالەتی بەکارهێنا لە هەموو ئەعزایەکانت لەبەرەوەی دیارە لە ئیسلامدا یاخود لە قانونی خوای گەورە لە تەکویندا خوای گەورە سبحانه وتعالى أو پەڕی عەدلی هەیە لێ لە قانونی ئیسلامیش ئەو پەڕی عەدالەت هەیە بەڵکو مساوات نییە بە مەفهومی غەیری ئیسلامی بۆکەوە هەموو خەڵکێک وەکو یەک بن بەڵکو خوای گەورە سبحانه وتعالى عەدالەتی هەیە عەدالەتیش ئەوەیەکەوە ئیعطاء كل شيء حقه واتە هەموو کەسێک و هەموو شتێک حەقی خۆی پێ ببەخشرێ ئیتر هەر لە خلقەتەکەت خوای گەورە عەدالەتی بە هەموو ئەعزایەکان بەخشیە هەر عضوێک ئەوەی کەوا پێویستی تیت پێی بەخشیە ئەوەندە خانێ و ئەوەندە ماوادی کەوا پێویستی ئیتر ئەو خودایی کەوا بەو شێوەی خەڵقی کردی في أي صورة ما شاء ركبك ئەو خوای کەوا بەدەسەڵاتە لە هەر سوورەتێک و لە هەر وێنەیەکەوە بیەوێ خوای گەورە ئەو وێنەی پێبەخشی و لەو وێنەیە تەرکیبی کردی کەواتە بەڕاستی
ئێمە لە ژێر دەسەڵاتی خوای گەورەین ئەو جا خوای گەورە بە فەزڵ و ڕەحمەتی خۆی بەو شێوە ڕێک و پێچیە و بەو هەموو ئیمکانیەتەی پێبەخشینە خوای گەورە خەڵقی کردینە ئیتر هەندێکەوە ملکەت بین لە بۆی نەوەک کوفری پێ بکەن وەالعیاذ بالله هیچ هێز و تەسەڵاتێک نەبی نە شەیطان و نە نەفسی ئەمارە بالسوء هەندێ نییە کە بەڕاستی ئێمەی ئینسانی عاقڵ کە هەڵمان خەڵەتێنی بەرامبەر بەو خودایە کەریمەی بەو خودایە بەڕێزەی بەو خودایە چاکەکاری کەوە ئەو هەموو چاکەی لەگەڵ کردینە بەڵام دیارە ئەو ئینسانە زۆر جاران بە هەڵە ڕۆیشتە ئەو ئینسانە بەڕاستی کە فکری لێ دەکەی و ئەو هەموو بەڵگەیە لە وجود و ئەو هەموو بەڵگەی لە نەفسی خۆی هەیە بەرامبەر بە چاکەکانی خوای گەورە و بەرامبەر بە عەزەمەتی خوای گەورە ئەو جا لەگەڵ ئەوەش ئەو ئینسانە کە بەرگەی هیچ شتێکش چیش ناگری هەندە زەعیفە کوفر دەکا بەرامبەر بۆ خودای عەظیمەی کەوا ئەو هەموو چاکەی لەگەڵ کردی ئەو جا دەشی مرێنی و حسابیشی لەگەڵ دەکا خوا پەنامان بدە. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.